هەر سەبارەت بە هێرشەکەی سەر فڕۆکەخانەی سلێمانی هەسەدا ئەمڕۆ دەڵێت مەزلوم عەبدی لە سلێمانی بووە و گەڕاوەتەوە ڕۆژئاوای کوردستانیش من میوانێکم لەگەڵ دەبێت مستەفا شەفیق شۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵم دەبێت کاک مستەفا بەخێر بێت. زۆر سپاس. هەسەدا ئێستاڵێت مەزلوم عەبدی لە سلێمانی بووە، پەکێکە هەسەدا هەر کامیان بێ بۆچی لە سلێمانی چیەکەن؟ وەکو ئاگادارن نازانم لە میدیای تورکیش لە شرۆڤەکاران و سیاسەتمەدارانی تورکیا ماوەیەکە لەسەر جموجۆلی پەکێکە لە ناوچەی سلێمانی لێدوانی جیاجیا دەدەن، لێدوانی دش بە یەک دەدەن، بەڵام بەگشتی تورکیا لە جموجۆلی پەکێکە لە سلێمانی و دەوروبەری ناڕازیە نەڕەحەتە، نیگەرانی نیشان دەدات و پێش هەفتەیەکیش سەفەری هاتوچۆی هێلی ئاسمانی تورکیا بۆ سلێمانی ڕاگیرە، هەروەها ئاسمانی تورکیا بە سەفەرە هاتوچۆی فڕۆکەخانەی سلێمانی ڕاگیرە، بەڵام بەڕای من تەوقیتی ئەو ڕووداوای دوێنێ تۆزێک ڕەنگە جیاوازتر بیت، تەنها پەیوەندی بەو ئەوە نەبیت. چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو مەسەلانە کە مەسەلەی لە پەکەکە بیان هەر هێزێکی تر بیت کە پەیوەندی بە ئاسایشی وڵاتێکی ترەوە بێیان چ دراوسی ئێمە بێیان دوور بێیان هەر شێوەیەک بێ، مامەڵەی هەستیارن بە سوک وەرگرتنی ئەو بابەتانە بێگومان ناڕەزایی و ناڕەحەتی و ڕەنگە ململانەی خراپتریشی لێ بکەوێتەوە، سوک وەرگیراوە بێگومان. کاک مستەفا خۆمان نین کە تورکیا پەلکێشی نێو خاچێرەمی کوردستانەکەین؟ وەکو گوتم ئێمە لە ناوچەیەکی زۆر هەستیارداین، جاری عێراق لە 2003 هەتا ئێستا لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئاسایشی، لە ڕووی سەربازی سەقامگیریەکی ئەو تۆی نەبووە بڵێم عێراق توانیویەتی سەروەری خۆی لە هەموو بوارێک دەبپارێزێت. ئێمە پێشماوەیەکی شاهیدی ئەوە بووین کە لایەن دراوسەیەکی ترمانەوە هەرێمی کوردستان بە ئامانجگیرە. لە ساڵی 2 ساڵی ڕابردوو لە فڕۆکەخانەی بەغدا قاسم سلێمانی و مەهدی موهەندس بە ئارمانجگیران، سنوور بەزاندن لێرە و لەوێ بەردەوام هەیە، مەسەلەی تیرۆر دوای داعش و ئەوانە، یعنی کۆمەڵێک مەسائلێکە کۆکەینەوە. هەرێمەکەمان هەرێمێکی ناسەقامگیرە، هەرێمێکی پڕ لە کێشە و ململانەیە، لە شوێنێکی وا کە تۆ لە ناو کێڵگەیەکی پڕ لە میندا بجوڵیت، ئەگەر ئاگات لە دەوروبەر نەبیتن و زۆر هەستیار نەبی، بێگومان لە شوێنێک شاهدی تەقینەوەیەک دەوی کە نە تۆ حەسابت بۆ کردووە ڕەنگە لە تۆ زیاتر دەوروبەر لەم جۆرە ڕووداوانە خۆمان پاراستووە. بەڕای من ئێمە وەکو پێویست ئەو هەستیاریە کە من باسم کرد لە شوێنێکی ئەوها پڕ مەترسی، ئێمە بەو هەستیاریە مامەڵە لەگەڵ ئەوە ناکەن، بەڵام بێگومان مەسەلەی کە ئێستا ئێمە ڕوبەڕووین زیاتر لە مەودای ئاسایشیش مەودای سیاسی و مەودای تریشت لەگەڵدا. باشە ڕۆژاوای کوردستان لەکوێ، سلێمانی لەکوێ؟ بەڵێ وانە مەزلوم عەبدی بۆ چێتە سلێمانی؟ مەسەلەی پەکێکە و مەسەلەی جموجۆلی پەکێکە تەنها بە ڕۆژاوای کوردستانەوە وابەستە نییە، وەکو جەنابشتان و هەموو چاودێرانیش ئاگادارن ماوەیەکی درێژە ناوچە شەخاویەکان چ لە سنووری باکوور و باشوور یان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان هەبوونی پەکێکی تێدایە. زۆر جاریش چ برادەران لە حکوومەتی هەرێمی کوردستان چ دۆستان و خەمخۆرانی کێشەی کورد بەگشتی هەوڵی ئەوەیان داوە کە پەکێکە بە هەستیارانە و بە دڵسۆزانە و بە کوردانە مامەڵە لەگەر ئەو مەسەلەیە بکات. ئەگەر وەکو ساحەیەکی سیاسی بۆ خەباتێکی سیاسیش سوود لەو کەلێنانە ببینی کە لەو ساحەیەدا هەیە لە ناوچەکەدا هەیە، بەڵام نەبیتە ساحەیەکی سەربازی کە زیان بە هەرێمی کوردستان بە ئاسایشی هەرێمی کوردستان بەو هەرێمە بگەێنێ کە ئێستا بوویتە هیوایەک بۆ هەموو کورد. چۆن گەیشتێ ئەمە ئەوە بزانم. ئەوە جێ لێکۆڵینەوەیە بێگومان. پێش ئێستا ڕووداوێکی تر ڕوویدا، جەنابتان ئاگادارن، هەلیکۆپتەرێک کەوتە خوارەوە، لە هەلیکۆپتەرەکە 9 کەس
لە شەروانانی هەسەدا گیانیان لەدەستدا بووە جێی مشتومڕێکی زۆر چ لای تورکیا و چ لە ساحەی ناو دەوڵەتیش ئەو بویارە ئەو ڕووداوە دووسەرەیە سەرێکی ئەوە هەسەدە ئێستا هاوپەیمانێکی ڕاستەوخۆی هاوپەیمانانە دژی شار دژی داعش سەرێکی تری هەسەدا وەکو تورکیا و یان پەکێکەش هەتا حەدێک بەوە حساب دەکات کە درێژکراوەیەکی پەکێکێ لەو بینەدا وەکو گوتم بەڕاستی مامەڵەکردن لەگەر ئەو مەسەلەدا هەستیارە بۆ ئێمەش بۆ هەسەدەش بۆ ئەمریکاش بۆ ئەوانی تریش ئایا کاربەدەستانی سولێمانی وەکو هەمیشە من ناڵم بەس ئەوە ئێستا بووە نەخێر لە ڕابردووش هەر وەختێک لە ناوخۆی هەرێمی کوردستان ناکۆکی و ململانێ دروست ببێت بۆشاییەک دروست ببێت چ لای ئەمنی چ لای سیاسی یان لە وڵاتانی دەوروبەر ئەوانەی کە ویستیانە لێرەدا هەندێک سیاسەتی تایبەت پیادە بکەین یان لەناو ئەو جۆرە هێزانێک کە وەکو گوتمان وەکو پەکەکە بێ یان هێزی تری بیانی کە لێرەدا هەیە ئیسیفادەیان لەو بۆشاییە کردیە هێزە کوردیەکانیش هەتا حەدێک ویستویانە ئەو مەسەلانە بەکاربێنن بۆ شەڕێکی ناوخۆیی یان بۆ ململانەیەکی ناوخۆیی کە ڕەنگە زەمینەی ئەو ململانەیە بۆ خۆیان بە ئاسانیەک لا نەکرێتەوە بەکارهێنانی هێزێکی تر لێرەدا بەڕەئی من ئەوە یەکێک لە خراپترین ئەو سیاسەتانەیە کە هێزە کوردیەکان لەو چەند ساڵانە بەکاریان هێنەوە هێشتاش بەکاری دێنێت ڕای گشتی کوردستانی بەرامبەرەوە سیاسەتێکی دروست نییە سیاسەتێکی چەوتە ئێمە لە هەر پارتێکی کوردستان بین ئەگەر ململانەی نێوان هێزە سیاسەکان هەبێت ململانەیەکی هەتا ئاستێک شەرعی ڕەوا ناکۆکی فکری و سیاسی بێ من بەڕەوای دەزانم بەڵام بۆ ئەوە بێ من هێزێکی تر بەکاربێنم بۆ لە بەشکاندنی لایەنێکی تر یان هێزێک لە زەعفی هەندێک بۆشایی ئیسیفادە بکە و بەکاربێنی بۆ لایەن تر بێگومان ئەوە زەرەری نەک تەنها ئەو هێزێک کە ڕکابەریتی زەرەری هەموو گەلی کوردی ئەوەی دوێنێ ڕوویدا پەیامێک بوو من واتی دەگەم ئەوەی کە لە فڕۆکەخانەکە ڕوویدا وەگەمە بەستان ئەوەی لە فڕۆکەخانەکە ڕوویدا ئەوەی من چاودێری دەکەم لەو 5-6 ساڵی ئەخیری چ لە شەڕی ئەرمینیا و ئازربایجان چ لە شەڕی پەکەکە و تورکیا بەکارهێنانی درۆر لەلایەن تورکیاوە زۆر سەرکەوتوو بووە ئەگەر هەدەفێکیان ویستی بیلێدەن ناڵم 100 بەڵام 1985 هەدەفیان پێکاوە لەوەشدا ئەگەر هەدەفیان لێدانی مازلوم عەبدی بوو بێت بەڕەئی من دایانتوانی هەدەفەکەی بپێک بەڵام بەڕەئی من ئەوە ئارمانج لەوەدا لێدانێکی مباشری ئەوە نەبووە لێرە ڕەنگە چەند ئەسبابێکە بێت بەڵام لێرەدا پەیامێک هەیە پەیامێکی سێسەرەیە سێ ئارمانجیە پەیامی یەکەمیان بۆ ئەوەیە کە سلێمانی کاربەدەستانی سولێمانی ئاگاتان لێبی ئەگەر ئێمە بمانەوێ لێ بدەین زانیاریشمان هەیە و لێشی دەدەین و دەتوانین لێ بدەین ئەوە لێشماندا بەڵام ئەو جارە ئاگاتان لەخۆ دوام پەیامێک بوو هەتا حەدێک بۆ ئەمریکا ماوەیەکی درێژە تورکیا گلەیی زۆری لە ئەمریکا هەیە لە پەیوەندی لەگەر هەسەدە و لەگەر پەیەدە زۆر ناڕەحەتە بە تایبەتی ئەردۆغان کە ئێستا لە بەرامبەر هەڵبژاردنێکی چارە نووسازە دەیەوێ لەو کەیسەدا هەتا حەدێک بۆ هەڵبژاردنیش بەکاربێنێت زۆر باش سپاس بۆ مستەفا شەفیق شەڤەکاری سیاسی کە لەگەڵمان بووی بەخێر بێت سپاس